بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيد الأولين والآخرين، حبيبنا وحبيب رب العالمين محمد وآله أجمعين. برزان السلام عليكم ورحمة الله وبركاته. برزان یەکێک لەو شتانەی کە پێویستمانە ئاگامان لێ بێ بەردەوام بین، بینی ئێمە و ئەڵڵا ئاوەدان بێ، بینی ئێمە و خوای پەروەردگار ئاوەدان بێت. چونکی زاناکانە فەرموون دەرد و مەینەتیە کە ئیمانداران دوورە خاتەوە لە خوای پەروەردگار، بینیان چۆڵەوانی تێدەکەوێ، گوناه و مەعسیەتە پەنا بەخوا. دەردەکە گوناه و مەعسیە و تاوان و کوفر و شرک و نیفاق و کردەوە نالەبارەکانە. دەرمانەکەیشی ئەلئیستیغفار و تەوبەکردن و گەڕانەوە بۆ لای خوای پەروەردگارە، ئیستیغفارە. و شیفای بەردەوامیش ئەوەیە کە باوە گەورەمان ئادەم و دایە حەوا وتیان قال ربنا إننا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. توبة بووە بە شیفای هەموو بابەتەکان. جا بەڕێزان ئەگەر ئینسان صالح بوو، ئەوە ئینسان ئەپەڕێتۆ لە مەکر و کەید و پیلانەکانی شەیطان، دووری خاتەوە لەوەی کەوا دووری خاتەوە لە خوای پەروەردگار. بەڵام ئەگەر پەنا بەخوا بکەوێتە داوی شەیطانەوە، ئەوە بەردەوام دوور دەکەوێتەوە. خوا پەنامان بە. جا صالح بوون خوای گەورە لە قورئانی پیرۆزە زۆر باسی صالح بوونی کردووە، باسی عەمەلی صالحی کردووە، و بە تایبەتیش باسی دەستەیەکەکە لە ئەهلی کیتاب، شوێنکەوتوانی موسا و عیسا پێغەمبەر سەلامی خوایان لەسەر بێ کە پێیان وترێ ئەهلی کیتاب. ئەفەرمێ یەکسان نین لە ئەهلی کیتاب، دەستەیەک کەوا کتێبی خوای گەورە بخوێننەوە و خەریکی شەو نوێژ و ڕکوع و سجود بن، و هەروەها باوەڕدار بن بە خوای پەروەردگار. ئەرکانەکانی ئیمان، ئەرکانەکەی ئیمان بەخوا، بە مەلائیکە، بە ڕۆژی دوایی، بە کتێبەکان، بە پێغەمبەران، بە قەزا و قەدەر. و ئەرکانەکانی ئیسلامیشی لەگەڵا جەمع کردبێ، شایەتومان و نوێژ و ڕۆژ و حەج و زەکات، شعائیرەکانی ئیسلامی لەگەڵ ئیمانەکەیە تێکەڵاو کردبێت. جا فەرمێ ئەمانە کە ئەم سیفەتانەیان هەیە، یەأمڕون بالمەعروف، فەرمانەکەن بە چاکە، وینهون عن المنکر، و بەرگریشەکەن لە خراپە. فەرمانەکەن بە هەموو چاکەیەک، قازانجی دنیا و قیامەتی تیابێ یا قازانجی دانێکیان تیان بێ، و بەرگری ئەکەن لە خراپە، زیان و زەرەرێ بێ بۆ دنیا یا بۆ دنیا و قیامەت یا بۆ یەکێکیان. و فەرمێ ویسارعون فی الخەیرات، هەر کارێکی چاکە بێتەکایەوە ئەوان پێشبڕکێی لەگەڵەکەن، ئەیانەوێ لە ئەوەڵی وەختە ئەنجامی بدەن، ئەیانەوێ پێش غەیری خۆیان بکەن، ئەیانەوێ بە جوانترین شێوە ئەنجامی بدەن. جا فەرمێ ئەوانە ئولائیکە من الصالحین، ئەوانە دەستەیەکن خوای گەورە ئەژماریانەکە لە صالحان. صالحین بەڕێزینە ئەو کەسانن کە خۆیان بەتەنها ناهەر صالحن، بەڵکو خۆیان لە نەفسی خۆیانە صالحن و مصلحشن بۆ غەیری خۆیان. ئەم کۆمەڵە ئاەتە ئەمەی کۆ کردوتەوە، وەکو بەسوودن بۆ خۆیان، بەسوودن بۆ غەیری خۆیشان. بە تایبەتی ئەمر بە معروف و نەهی لە منکەر کاریانە بۆ ئەوەی لە دنیاە ژیانێکیان دەستکەوێ، وەک خێزان، وەک تاگ، وەک کۆمەلگا، وەک دنیای خۆیان و دەوروبەر و کەسوکاریان، دنیایەکی پڕبەختەوەر بێ. ئەم دنیا پڕبەختەوەرە کە قیامەتێکی کۆتایی نەهاتوو مسۆگەرەکە بریتیە لەمانە، لە ئیمان و لە ئەخلاق و لە نەهی لە منکەر، ئەمر بە معروف و نەهی لە منکەر. بۆیە بەڕێزینە پێویستەکە هەموو ئینسانێک وها بزانێ ئەبێ بەم شێوەیە بمرێ. چونکی خوای گەورە فەرمێ وما خەلەقت الجن والئینس إلا لیعبودون، ئەفەرمێ جن و ئینسم بەس بۆ ئەوە خەلق کردووە و دروست کردووە کە خەریکی بەجێهێنانی فەرمانەکانی ئەڵڵا بن و سنەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم زیندوو بکەنەوە. و ئەمەیش ئەم عیبادەتەکە خوای گەورە فەرمێ وما خلقت الجن والإنس إلا ليعبدون، يعني إنسان لإيمانيا عبادت بيت، إيمانك هبه كخوا داوای کردووە، رسول الله بەجێ گەیاندووە، سەحابە گەیاندویانە، ئەخلاقێکی هەبێ کە قورئان داوای کردووە، کە رسول الله ئەنجامی داوە، کە صالحینی ئەم ئومەتە جێبەجێیان کردووە.
ولا بيع معاملة والقرآن فرمي ادخلوا في السلم كافة، يعني وقت شون باورمان بخواي پروردگار هيو إيمان واجبة جێبەجێ بکەین، عیبادەت واجبە ئەنجامی بدەین، ئەخلاقیشمان بە هەمان شێوە ئەبێ بە گوێرەی و ئیمانە بێت، بە گوێرەی و ئەخلاقە بێت، بە هەمان شێوە عمل و عیبادەتەکانیشمان و لە هەمان کاتە ئەوەی خوای گەورە بە حرامی داناوە، ئەوەی خوای گەورە نەهی لێ کردووە، ئەوەی خوای گەورە قەدەغەی کردووە لە فەرموودە و فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتووە، ئەبێ ئینسانی ئیماندار بە چاکی عملەکان داواکان جێبەجێ بکە، خۆشی لە حرام و بێشەرعی و ناشەرعیەکان بپارێزێ، ئەو کاتە ئەچێتە زنجیرەی صالحینەوە. و هەمومان پێویستمان هەیە صالح بین لە نەفسی خۆمانە، لە کردەوە و کارمانە، لە عیبادەتمانە، لە ئەخلاقمانە، لە تربیەی ماڵ و منداڵمانە، لە کار و کاسبی بازارمانە، لەگەڵ هەڵس و کەوت و بیڕی والیدەین معاملە لەگەڵ دایک و باوکە، لەگەڵ خێزان و منداڵەکانە، لە پەروەردەکردنی منداڵەکان لەسەر دینداری، خواپەرستی، ئەخلاقی بەرز، ڕەوشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم، باسی قیامەت و هەوڵ بدەین هەر شتێکم هاتە ڕێمان پرس بە شەرعی خوا بکەین لە پێشە، دوورکەوینەوە لەو شتانەی کە شەرع بەپەسەندی نازانێ، و هاوڕێیەتی دۆستانی خوا و ڕفیقی باش کە هاوڕێی قورئان بێ، هاوڕێی ڕەوشتەکانی ڕەسوول الله بێ صلی الله عليه وسلم، ئەوانە بەرجەستە بکەین لە خۆمان و لە خێزان و ماڵمانە و لە پەروەردەی مناڵەکانمانە، دەستپاکی، داوێن پاکی، زمان پاکی، ئەخلاق پاکی، نیەت پاکی، عمل پاکی و کاری حەڵاڵ و کردەوەی حەڵاڵ و بژێوی حەڵاڵ بەو شێوەیە بەرجەستە بکەین تا لەوانە بین خوای پەروەردگار نزاکانیشمان ڕەت نەکاتەوە. و ڕەسوول الله فەرموویەتی الدعاء هو العبادة، عیبادەت بە تەنیا بریتی نییە لە نوێژ و ڕۆژۆکە، باقی عملەکانی تریش و ئەوە ئەفەرمێت دوعاش عیبادەتە، ئیستیغفاریش عیبادەتە، سەڵاواتیش عیبادەتە، باقی کردەوەکانی تر ذیکر و دوعاکان هەمویان عیبادەتین. داواکارین لە خوای پەروەردگار لە ڕیزی صالحین حسابمان بکە و بەردەواممان بکە تا ئەو کاتە وەختەی ئەو ساتە وەختەی ئەمانەتەکەمان بە خوای پەروەردگار دەسپێرینەوە. والسلام عليكم ورحمة الله وبركاته.